خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین. جارێک بڕیاریان دا 25 مانگ موچە دابش بکرێ. دواتر کەوتە سەرەتای ئەم هەفتەیە. ئەمڕۆژ سەرەتای ئەم هەفتەیە بوو موچە دابش نەکرا و هێشتا موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی دابشکردنی موچە و کاتی ڕاگەیاندنی دابشکردنی موچەن کە پەیوەندی بە ژیان و ژیاری خەڵکی کوردستانەوەیە. ئەمڕۆژ لە شاری سلێمانی پەرلەمانتارێک کۆمەڵێک گرفت و کێشەی باس کرد بەتایبەت کە ڕوبەڕووی پارێزگای سلێمانی بۆتەوە. ئەو گرفت و کێشانە چین؟ هۆکاری سستی دابشکردنی موچە چییە؟ چێ هۆکارە؟ ئایا سلێمانی بەڕاستی هۆکارە لە بەردەم دابش نەکردنی موچە؟ بۆچی گەمارەوە خراوەتە سەر سلێمانی؟ هەموو ئەوانەم شەو لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان گفتوگۆکەین. حاجی بەخێر بێی. سپاس حەزەکەش پیرۆزی ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا خوا قبوڵی کرد بێ. هۆکاری دابش سستی دابشکردنی موچە وتیان 25 مانگ دوای تا سەرەتای هەفتە ئەمڕۆ یەکشەمە بوو هیچ باز نەبوو. بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعا موچە نزیکەی 600 ملیۆن دۆلاری پێویستە بەدەر لەو پارەی کە هاوپەیمانان ئەیدەن بۆ موچەی لیوە هاوبەشەکان. ئەم 600 ملیۆن دۆلارە 500 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوت ئەمە حاضر. ئەوە کەیتری کە ئەمێنێتەوە طبعا کەمێ زیاد دەکات چونکە دەرماڵی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پێشمەرگە و پلە بەرزکردن و ئۆشتان زیادی ئەبێت لە سەدا 43 ئیدارەی سلێمانی بۆ تاواکردنی موچەی خۆی هەر بەردەوامە. بەڵێ لە سەدا 57 ئیدارەی هەولێردا مانگی پێشوو ئیدارەی سلێمانی بە نزیکەی 25 میلیارد دینار عەجزی هەبوو نەیتوانیوە بیدا هاتووە لە پارەی نەوتی موچەی ئەم مانگە پڕی کردوێتەوە کەواتە بم پیودانگە بێت ئەم مانگە عەجزەکەی بێ بە دوو قات. ئەنجەکەی بێ بە دوو قات واتە ئێستا ئەمانەڵێن ئەگەر موچە دابش کرێ طبعا یەکشەمەی ئایندە دەست پێکە ئەگەر پێنجشەم دەست پێنەکە بەڵام لەو سەرەوە من لێ ڕۆژ بۆیە وتەوتم با ئێستا چارەسەر کرێ دوای دوو هەفتەی دیکە سێ هەفتەی دیکە بەشێ لە وەزارەتەکان لە سنووری سلێمانی و بە تایبەت خانەنشینی کە موچە وەرناگرن مەڵێن چی بکەین. گرفتەکە دیارەوە من لێ ئێسەوە پێتەڵێم دروستە بێ بۆ وەکووت مانگی پێش و 25 میلیارد عەجز بووە بە پارەیە مانگە پڕی کردەوە 25 مانگەشی بێتە سەری 50 ینی ڕێک پێتەڵێ حەجەکە بۆ بەس لە سلێمانی هەیە سەیریکەم دوو سێ شتەیە. ئێستا سنووری سلێمانی بۆ تاواکردنی موچەوە بۆ نەسریەی گشتی کە ئەڵێم نەسریەی گشتی ینی چی ینی دەستگاکان هێزەکانی هەفتە بۆ نمونە بەرگری و فریاکەوتن ئاسایش دەستگا کۆماندۆ دژە تیرۆر حەریق بۆ نمونە خۆشخانەکان دایرەکان فەرمە هەمووی بە موچە و نەسریەوە نزیکەی 90 میلیاردە 90 بۆ 95 میلیارد ئەمان ئەڵێن ئێمە داهاتمان هەشتایە باش ئەمە جگەلەوەی تۆ خەرجی ترێ بۆ نمونە خواردنی سجنەیە خواردنی نەخۆشخانەکانەیە چاچی جا ئەم داهاتە کەمە بۆ کەمە ئەمەیان بابەتێکی ترە بەڵام ئەمەی کە لە خەزیێنەی گشتیایە ئەمەندێ ئەمە وای کردووە مەسەن هەر موچە نییە یەک دنیا بابەتی تر لە سلێمانی مەترسیەکەی زۆر لە موچە گەورە پرسیاری ئەوە شەکەین بەڵام زۆر مەترسیەکەی لە موچە گەورەترە زۆر مەترەکە بەڵام خەڵک زیاتر هەست بەو شتێکە کە ئێستای بینیە یا ئێستا بەریەکەوێ بەڵام هەست ناکە مەترسی ئەوەی بەنداو لەم سنوورە دروست ناکرێ 3-4 ساڵی تر بێ ئاوی ئاو چی لە سلێمانی و ئیدارە و دەوروبەریەکە مەچە ئەتواندرێ حەل بکرێت مەسەلەن حکومەت ئێرە بەشی ئەوە داهاتی نییە تەمیلی سلێمانی بە دڵنیاییەوە توانرێ حەل بکرێت بەڵام ئەم ئیتیفاقی لە حکومەتا کراوە ئیتیفاقیەکی هەڵەیە نابەرپرسانەیە بێدراسەکراوە غەدرە لەم ئیدارە ئەکرێواتە ئیت گەرمیان سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین با هەموو قەزاوناهێت چۆن کەس بەقەدەر من قسەی لەسەر قاچاقی نەکردووە لەم سنوورە لەسەر بێ ئیدارەی نەکردووە نائیدارەی نەکردووە بەڵام سەرباری ئەمەش تۆ ناتوانانی بڵێ ئەبێ داهاتی سلێمانی وەکو هەولێر و دۆک بێ بە داتا و بە بەڵگە بۆ نمونە 30,000 کۆمپانیا هەیە لە کوردستانە حوتی لە سلێمانیە لە حوتەکە نزیکەی 4 وەساوە ئێستا ینی ئەتوانی بڵێ باجی کۆمپانیەکانی سلێمانی بێ وەکو هەولێر دۆک بێ ناتوانیت ئەین سێ چۆن وەکو 25 سێ چۆن وەکو 24 وەکو 20 مەسەلەن لەم ڕۆژانە من جموجوڵی بازرگانیم دەرهێناوە لە سەدا 72 ئاڵوگۆڕی بازرگانی ئەکەوێتە حاجی ئۆمەران و برایم خەلیلەوە تایبەتی برایم خەلیل نزیکەی بەتەنیا خۆی نزیکەی لە 152 جوڵەی بازرگانی لێ چکە برایم خەلیل هەموو کاڵای عێراق لە تورکیا ئەوروپاشەوە لە برایم خەلیلەوە دێت
بە دیوێکی تررا گەورەترین جموجوڵی بازرگانی تورکیا لەسەر ئاستی عالەمە لەگەڵ عێراقا لە عێراق شو لە ڕێی برای خەلیلەوەتی ئەو ئێرانیشی داهاتەکەشی بۆ هەرێمە سووریاشی هەیە سووریاشی هەیە ئەم سنوورە تەنیا ئێرانی هەیە عێراقش ئێرانی هەیە و سنووری هەولێر و دۆکی ئێرانیان واتە بەڕقم یانی نەکەوت تۆ لە سا 72 هەیە ئەم لە سا بسوەشتی هەیە داهاتی 72 بسوەش لە جموجوڵی بازرگانیا وەکو یەکە بنە سەرباری هەموو تێبینیانی تریشکە هەمان ئەبێ کۆی داهات حکومت لێ بەرپرس بێ ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی داهاتی سەرجەم دەواازەکان بازەکی هەمووی بێتەوە خەزیێنەی وەزارەتی دارایی دواتر هەمووی بە عەدالەت تەوسێکری چکەیسە هاوڵاتیەکی گەرمیانی یا ئێمە من وەکو نوێنەرێکی گەل ئەپرسم داهات هەبوو موچە هەبێ داهات نەبوو موچە نییە داهات هەبوو دەرزی هەیە داهات نەبوو دەرزی نییە داهات هەبوو جادە دروستەکرێت داهات نەبوو شەقام دروست ناکرێت داهات هەبوو با عملیات بکرێت داهات نەبوو بمرە بۆ خۆت باشە کەواتە من ئیشم بە حکومەتە چییە ئیشم چییە دارێکی مەحەلی بەڕێوەیە باو نە ئیشم چییە مەسەن بۆ بە دیوێکترە بە شەرحەکە ئەگەر ئەم سنوورە داهاتی هەبوو با ڕێگەی کەلار دەربەری خان چارە سەرکە بە داهاتەکەی خۆی کەواتە من ئیشم بە وەزارەتی ئاوادانکردن و ئەنجومەنی وەزیران چی ئیشم بە وەزارەتی دارایی چییە ئەوە پارە هەیە بانکی ناوەندی ئەو پرۆژەی پێ بکەن نابێ پارەی وڵات هەمووی کۆ بکرێتەوە ئەمە وەکو وایە بڵێ غازی چەمچەماڵ نابێ بۆ هەولێر و دووەک بچێ بێت تەنیا بۆ سلێمانی بێ یە غەڵەتە بۆ ئەوەی لە هەولێر و دووەکە چییە کورد نییە لە هەرێمیەکانین حکومڕانێنین ئەمە بۆ نەوتەکەش بۆ هەموو شتێک ڕاست کەواتە بێت سەبەتەکە بکرێ بە یەک بڕیار نەبوو بکرێ بە یەک دوو مانگێک بێدەنجێ نە اتفاقەکە ئەوە نەبوو کێشێکی چییە ئەم برادرانەی کە نوێنەراتیە منتیقەیەکەن بەشتی پینە و شکلی خەڵک بەڕێیەکەن نان ئەم مناقەشە جەوهەریەکەن ئەو یەک دوومان کێشە نەبوو زان چی بوو 200 ملیارەکە لە بەغاوە هات کە 200 ملیار لە بەغاوە هات داهاتی ناخۆ بۆ موچە پێویست نەبوو کە داهاتی ناخۆ بۆ موچە پێویست نەبوو بە پارەی مەود نەوت و پارەکەی بەغدا کرا ئەو عیب و عارە دەرنەکەوت یعنی ئەو 43 بە 50 بەڵێ پێویست بۆ موچە نه هەڵنەوەشە بوو عیب و عارەکەی پێداپۆشی کە برا دەرکەوتەوە ئەم شتە ئەبێ بە ڕیشەیی چارەسەرکەی این تۆ مەسەن نەوت هەبووی بە تەواتی ڕادستی پارتی کراوە لەولاشە ئەو داهاتی خۆی بۆ خۆی ئەمیش لێرە داهاتی خۆی بۆ خۆی و ئەوەش دۆخی داهاتە نەتیجەکەی چی ڕووەدا کاکزان نەتیجەکەی ئەوەیە بەرە کێشەی موچە بۆم سنوورە دروستە بێ وای لێدێ لە 3-4 مانگی ئایندا یەک مانگ موچەی فەرمانبەرانی ئەم سنوورە بە تێک ڕاخورێت کێشەکە ئەوەیە ئەمە کچێتە کورتێنانەوە نەخۆشخانە حکومیەکان ئەکەون لەم سنوورە بەس ئەهلیە مێنێتەوە من یەک نمونەت بۆ باسەکەم سنتەری بوژانەوەی دڵ خزمەتێکی ئێجگار گەورەی کردووە باشترین دکتۆرەکانی عێراقی تایە ئێستا دەستیان بەسە عیلاج ناکرێت ئەوەی کە مەسەلەن خێرانیە ساردی پێڵن بۆ قەستەڕە بۆ هیچی بۆ ناکرێت دوێنێ قسەم لەگەڵا کردوون ئەڵێ بۆ حاڵەتی لە ناکاو و کتوپڕیش بەشی 2 هەفتە بانماوە تەواو دەرمان و عیلاج و پێداویستی نەشتەرگەریمانێ ئەی حەڵقە بمرێ یا بچۆ بۆ ئەهلی یا بمرە ئێوەی ناتوانێت بچێتە ئەهلی و تەواریە ئەبێ بمرێ باشە ئەمە بۆ هیواش ڕاستە ئەمە بۆ نەخۆشخانی چاویش ڕاستە ئەمە سەحەش ڕاستە بۆ ڕێگاوبان باشە کاک عەلی ینی داهاتی ئەوەی بەدواداچوونت کرد بێت داهاتی نەوتی هەرێمی کوردستان هی ئەوە نییە کە تەمویلی ئەمانەی پێ بکرێت جارێ واز لە داهاتی نەوت ئێستا لە 44 ئەگەڕێتەوە ئێستا لە 44 بپێ راپۆرتی دیلۆیت و راپۆرتی حکومەتی هەرێم بۆ سێمانیا لە 44 هیچ مناقەشەی نییە ئەم لە 44 ببێ بە لە 52 زۆر باشترە بێت ئەگەر ببێ لە بگاتە لە 54وانەوە موچە تەختیەکە بەڵام ئەمە ببینە ئەگەر نرخی نەوت دابەسی حالیە نرخی نەوت کە $100 بۆ سەرەوە بێت طبیعی نییە ئەمە بەهۆی ئەزمە وای لاتووە بەیانی شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕابگیرێت لە 10 ڕۆژان نەوتێ بۆ $60 ئەو کاتە کێشەی موچە خەدەمات وەسعی سلێمانی زۆر خراپترە بێت چکە بۆ ئێستا لە 143 $500 ملیۆن بۆ نێرن لە نەوت باشە بەو کاتە لەوانێت لە 143 $300 ملیۆن بۆ نێرن بۆنە واتە ئەو کاتە موچەکەش ناترێت ژیانەکەش وەسی باشە ینی ئێستا باسی ئەوە نەکەین جارێ مەسەلەن بەڵکو
نەوتەکە هەر بەرز بێ شەڕەکە بەردەوام نەبێ بەڵام نەوتەکە هەر بەرز لا ئێمە نەوت بەرز بێ هەر خراپە نزم بێ هەر خراپ هەر خراپە تۆ بەرز بێ بەنزین گرانە گرانە بێ. نەوتی سپێەوە 260,000 بەم هاوینە نزیک بۆ تۆ لە 270,000 باشە کاک عەلی ینی ناکرێ ئێستا لەو داهاتی نەوتەلانی کەم کە ئێستا نرخینەوەت بەرزە ئەم برینانە ساڕژ بکرێ مەسەلەن موچە لە کاتی خۆیان مەسەلەن 25 ملیار خۆ بە حکوومەت قابلە بێت چی بێت چ ڕقامێک بێت ئەمەد بە دوو ئیدارەیەکەیە تۆ هەر سووری لەسەرەوە ئەمە دوو ئیدارەیەکەیە وەلا بەڵێ. من بە حکوومەت هێرێمیش مەبەست تێتی ئەمە بکە کاکزانە هەر ئەمە نییە هەر موچەکە نییە من پێرێ و بەسەر پێر بە دوادا چونم کردووە ئەم ساڵ من زۆر حەزەکەم هەولێر بکەشاوە بێ خەڵکی هەولێر خەڵکێکی زۆر زۆر باشە بەڵام سلێمانیش من خۆشەوێ دەوروبەرەکەشیمان خۆشەوێ قوربانیەکانی گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین بەس بودجەی مەحافەزە جگە لە وەزارەتەکان بۆ بنای پرۆژە بۆ پەرەپێدانی پارێزگای هەولێر بۆ هەولێر ئیمساڵ 80 ملیار دینار خەرجەکرێ بۆ سلێمانی سەرف پارەی لە چی خەرج کراوە دەڵێن لە داهاتی ناوخۆیکی ڕاستە ئەڵێ لە داهاتی ناوخۆیکین ئەمە کاکزانە من پەرلەمانتارێکم ئەو نم بەدەسەگا بە دوواداچوون کەم ئەمە شەڕی نوێنەرەکانە لە ئەنجومەنی وەزیران لەم پەرلەمانە لاوازە بێکەڵکەی کە ئیبینین لە کوردستان هەر ئەوە نم پێکرێ ئەمە شەڕی نوێنەرانی حکوومەتە من بە ئەوانەی کە لەسەر حسابی سلێمانی پۆستیان وەرگتووە لە حکوومەتە من نەپرسم ئاسوودەن بەوەی کە 873 پرۆژە لە سلێمانیاوە ساوە و دوامینی کاوە بۆچی ئەڵی گەمارۆ درراوە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بۆ گەمارۆدان ئەوەیە کە چۆن چۆنی گەمارۆدانێکی دوو جەمسەر هەیە من یعنی خۆبەر ڕەختەکەمووی لە حکوومەت نییە لەمێ ئەمان بەڵێ من 8 مانگە داواکەم ئەڵم کاکە ڕاستەکەن هەمومانە فەرم و ئەعلانی داهاتی سلێمانیکەن بە ڕێک و پێشی ئەمە باشماخ ئەمە پەروێزخان ئەمە مروری سلێمانی ئەمە ئاو ئەمە کارەبا ئەمە ڕسومات ئەمە خشتێوانی بۆ نمونە کردی 100 ملیار کردی 80 ملیارە خشتەی بەرامبەریشی ئەمە خەرجەکان کاکە ئەمە ناکەن بۆ نایکەن تۆ ئەمە بکە ئەو کاتەش خەڵک دڵنیا بێتەوە پەسەند کرێ ئەو کاتە بە تەنیا توانی نییە بکەین بەڵام تۆ ناتەوێت کەسی هیچ بزانێت ئەشتەوەی خەڵک بەرگری لێ بکە بەرگری لە زانینەوە کرێت ئەمە بەشێکی خەلەلەکەی ئێرە گەمارۆکەی لێرەوەی بەشێکی تری گەمارۆکەی حکوومەت هێرێمی کوردستانە چۆن چۆن کەواتە حکوومەت هێرێمی کوردستان ێستا شتێک نییە ناوی حکوومەت هێرێمی کوردستان بێ شتێکی ناوی دوو ئیدارەیە بێ کاتێک تۆ بڵێ من مهتەمم بەوەی کە دەرمان لە هەولێر هەبێت لە دووەکە بێ طبعا ئەمە بۆ سەرۆکی حکوومەت مهتەمم بەوەی شەقام لە هەولێر و دووەکە بێ هەچە ئەوانیش وەزعیان زۆر باش نییە ها گەورەترین مەترسی لەسەر هەولێر ئاوە بیر گەشتۆتە 700 مەتر چەندین گەڕەکەی خەدەماتی نییە بەڵام قسە لەسەر ئەوەیەکە شتێ ئەجوڵ هەیە لێرە شتەکە ناجوڵێ یعنی تۆ مهتەمی بەوەی لەوێی نەکرێت وە خاڵێکی تر گەمارۆکە چییە ئەم حکوومەتە متابعی قەراراتی خۆی ناکە مەیەسە 100 قەراری سەرۆکی حکوومەتت بۆ دێنم کە بەناوی حکوومەت هێریەوە دێت کە کاڵی سەرۆکی حکوومەت واتە جێگرێکەشی بەدا جەنابە خەڵکی ڕانی بەیانی بپرسە بزانە چەند پرۆژە لەم کابینا بۆ ڕانی قەراری لێ دراوە ئەی حکوومەت نابێ متابعیکەی هیچی جێبەجێ ناکرێت مەسەڵەن هەر ئەم سەرۆکی حکوومەتە مانگی 4 ملیۆن دلار وتی تەرخانەکرێ بۆ ئاوی چەمچەما 7 سنتای سەخرج نەکراوە دوومان پێشە سەوتیان 6 ملیار دینار بۆ ڕێگەی دەربەنی خان ئەی نابێ متابعەم قەرارە ینی هەر هەر تەحویلەکەن ئەو کاتەش وتت ئەمە بێ لە داهاتی سلێمانی ناکرێت من ئەمزانی ناکرێت یعنی ئەبێ سەرۆکی حکوومەت جێگرەکەی ێستا بزانە ئەمانەی چی ناکرێت بێن خەمیان بێت چی بکەین چونکە ئەمە لە نەتیجا هەر سلێمانی نییە هەموو کوردستان تووشی کێشەیە چونکە سلێمانی کەم نییە سلێمانی بەشێکی گەورەی کوردستان زۆنە تووشی کێشە بێ هەموو کوردستانەگرێت تۆ بڵێ نەخۆشخانە نییە ئاوی خواردن نامێنێت ئەوەش ئەمێنێ پیسە بێ مەسەن حکوومەت کەوتە بودجەی تەواوی واتە خێرا تەواوی بیرتە هەموو کەناڵەکان بڵاویان کردەوە بڵاوتان کردو 800 ملیۆن دینار بۆ کۆلێرا لە سلێمانی تەرخان کرا کۆلێراکەتەوە بوو 8 دینار سەرف نەکرا خو نابێ نا حکوومەتە بێ متابعەم قەراراتانە بکە ئەم خەلەلانە دەستکاری کەواتە سلێمانی لە دوولاوە لە یەک ئیدارەی ئێرەوەوانەی بەرپرسن بۆ ناکرێت تۆ سلێمانی و بەس بۆ ئەوە بێ زەوی باش بۆ ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا پێی ببێ بە ملیۆنێر و 5-6 قمارخانەدانێ سەدان عایلەی تیاوێران ببێ و لەولا لە خۆسلێمانی لە مەرزەکان خۆسلێمانی هەر بۆ ئەمەیە ئەو خەڵکە خزمەتیەوێ ینی بەس بۆ پارە کۆکردنەوە نەبێ سلێمانی ئەوە کەشی
کە پەیوەندی سەرۆکی بە سەرۆکی حکوومەتەوە هەیە هیچ بەرپرسیارەتێک ناکرێ هەڵنەگرێ بەرامبەر بە سلێمانی ڕێگە ڕاستەکە کامێ توانێت ڕێگە ڕاستەکە ئەمەیە داهاتی ئەم وڵاتە بێ هەمووی بە ڕێکوپێکی حکوومەت کۆی کاتەوە حکوومەت کۆی کاتەوە مانگانە بە شەفافەت ئەعلانیکە دوای بە عەدالەت بەسەر هەمووی ئەدابەشیکە ئەگەر دوو ئیدارەی بێ کەواتە تۆ بڵێ من سەرۆکی حکوومەتی هەولێر و دووەکەم ئەمیش بڵێ من جێگری سەرۆکی حکوومەتی سلێمانی بەعلەنی بیڵێ بەخوا هیچ ئیشبان بەم وەزیرانەش نییە مەسەن من ئیسەیشم بە وەزارەتی مەسەن شارەوانی چی ئیشم بە وەزارەتی ئاوەدانکردنەوە چییە ئیشم بە تەندروستی چییە چیشم پێەتی کە بڵێ دەرمان پارا بوو پارە بوو سەحای سلێمانیش خۆیتوان دەرمان بکڕی چیشم بە وەزارەتەوە نیە باش بانقی ناوەندی بیدە سەحای سلێمانی پارەی کۆمپانیاکە بدە بانقی ناوەندی بیدە مدیریەتی ئاوەدانکردن سلێمانی پارەی جادەکە بدا بۆ شارەوانیەکە عینیش بۆ هەموو وەزارەتەکان ئیشم بە وەزارەتی پلاندانان چییە یەک دنیا خەڵک موچە وەرگێ وڵا پلان دانێن بۆی پرۆژەکان چۆن بەسەر کوردستانە بە عەدالەت دابەش کرێت لەولا بەشێکی هیچی نەکرێت ئەنی ئیشمان پێی چییە لە هەولێر و دوهۆک هەرچەندە بۆ هەموو کوردستان گرنگە پرۆژە بکرێت لە هەولێر و دوهۆک پرۆژە کرێت تا ڕادەیەک بڵێ تا ڕادەیەک یعنی تۆ تا 150 مەتری ئیشی تیاک معلوماتێک ئەوە تا وتم 80 میلیارد دینار تەرخان کراوە بۆ پەرەپێدانی پارێزگای هەولێر ئەم ڕۆژ باسی وەزارەت باسێکە کرا بۆ لافاو ینی بۆ ڕێگریکردن لە لافاو باشە خەڵکی ئەم سنوورە ینی تاوانمان چییە ینی خەڵکی ئەم سنوورە تاوانی چییە وای لێ بکرێت ینی من پێت لەم کاکانە مەسەن لە قەزایەکی وەکو چەمچەماڵە لە 12 ساعاتە 1 ساعات ئاو هەیە ئاخر خۆ ساعاتێک ئاو هەربیکە تەنکیوە مەشی خۆرەوە تێکەچێت لە دەربەنی خان ئاو نییە دەسیشی پێ بشۆی لە بەرەوەی ئەوواوەی هەیە پاشماوەی کارگەکانی تانجەرۆ و پاشەڕۆی سلێمانی و هەڵەبجە و کوێ بەبێ فلتەرێشن دێ بۆ هەرکێ بیخوامری کوشێک مەگەر خوا بە کەڵکی پێستیش نایە ئەوە 10 ساڵە پارەی بۆ تەرخان کراوە چاکرێ 20 جار بەندە بە دوایە چوە کتابمان نکرۆ سنتێکی سەرف نەکراوە ئەمە بۆ هەڵەبجەش ڕاستە بۆ پرۆژەکانی ڕانیەش ڕاستە یعنی بۆ سلێمانی بۆی ڕاستە یعنی تۆ بیر لەوە کەرە 2-3 ساڵتە هەر شەقام دروست مەکە ئەم شەقامانشە هیچی نامێنێ ئەو کاتە ڕێگەی کەلار نەک ساید یەک سایدیش نامێنێ هەر ساید نامێنێ باشە کاک عەلی ینی باسی ئەوە کرا کە لە دوهۆش کورتێنانێک هەیە یان باسییان کردو ئەمە تەنها قسەیەکە یاخود بەڕاستی شتی وا هەیە سنووقی ئیدارەی هەولێر و دووەکیەکە یەک کورتێنان هەیە دەرماڵی خوێندکارانی زانکۆیە لە دوهۆک پەیوەندیان بە منەوە کردووە ئەڵێن مانگی 4مان وەرنەگرتووە 5مان وەرنەگرتووە بڕیاری لێدرا سلێمانی شوەری نەگرتووە بەڵام مەسەن سۆران ئەڵێن مانگی 5شی وەرگرتووە سۆران ینی ئەم سنوورە کە بە کورتی ئەوەی ئیدارەیەک زەرد و سەوزەکە زەردەکەم یەک سندوق ئیدارەی حزبیە دوو ئیدارەی سێ ئیدە پارێزگا نییە وەکو چۆن لێرە هەڵەبجە و سلێمانی فەرقی نییە ئەوان باشە کەواتە ئەگەر باسی مەسلەی گەمارۆدانەکان بە تەفاسیلتر بکەین چیتر مەترسیە لەسەر سلێمانی کە ئەڵێن سلێمانی بە پارێزگا بزە ڕاپەڕین گەرمی ئەم سنوورە کۆمەڵێک مەترسی گەورە هەیە گەورەترین مەترسی ئاو سەحەیە کاکزانە کێشەی ئاو هەر ئەوە نییە خۆ دوو بەنداوی گەورەی هەیە لە هەرێمی کوردستان تووشی لە سنوورەیە ئەخر خۆ بەنداوە گەر مەسەن بۆ منە دەربەنی خان لەسەر ڕووباری سیروان وە بەنداوی دەربەنی خان کە تۆ ئاوکە فلتەرێشتنی بۆ نەکرێ و نەگوازێتەوە سیستە نەمێنە بێت چی لێ بکەن خەڵکی دەربەنی خان چجای سلێمانی ئەم بۆ دوکانیش ڕاستە مەسەلەن چەند مەزدەری ئاو هەیە لەم سنوورە پاشەڕۆی تێچێ بە ئاوی دوکانیشەوە لە 2014 قەراردرا پاشەڕۆی دوکان و پاشماوەکان و ئەوانە بەردی بناغەشی دانرا پرۆژەی ڕیسایکلینەکە و نەچێتەنەوە لە 2014 تایسە جێبەجێ نەکراوە ئەمە مەترسیە واتە ئاو ئەمە جگەلەوەی سەرچاوەکانی ئاو پیسە بن هەمووی یەک چارەسەر هەیە بۆ ئاوی ئەم سنوورە بە تایبەت جارێ پە قسە لەسەر سلێمانیەکەن دوایی مەسەن چەمچەماڵ حەلی خۆی جێ دەربەنجێ سەدی خێوەتە دروست کردی باسی بەنداوەکان کە لە کۆنگرۆژ بەڵێ ئێستا مەسەن حکوومەتی هەریەمە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و ئەوان هەموو زۆر باشە زان گەورەترین مەترسی لەسەر وڵاتە ئاوە ها هیچ شتنی ئاوە بەڵام تا ئێستا نەگەیشتۆ 900 قەراری لێدراوە باش ئەوانەیەکەوێتە سنووری سلێمانی بەد ناخرێتە سەربەرد بۆ باش خرامە ڕەوایە تواست لەوە بێرە هاوڵاتیەک تاوانی چییە سەوز حکومەکە زارد حکومەکانی لی حکومەکە ئاویەوێ 3 ساڵتە تووشی ئەزمە بێ وڵات تۆ لەبەرەوەی ئەم ئیدارەی تو پەروێزخان وایە و خەتێقی قاچاقی هەیە و پێشتر وای لێکرا و ئێستا وای لێکرێ و ئەوە واکرێ تر من بەندە هاوڵاتی تاوانی چییە لەمە
یان هاوڵاتی تاوانی چیە لەوەی کۆمپانیا بەڵام گەورەکان لەم وەزارەتی سنوورە شوکاڵ نەما. خودی وەزیر مەسەڵەن زۆر ئیتیمامەدا بە دروستکردنی بەندا و دووجار ئەعلانی کرد ڕایگەیان بەڵام منم ڕۆژ پەیوەندی بەخۆمەوە کرد باش ئەڵێ ئەبن ئەوەی لامە کردومە پەسەندم کردووە پلانەکە نردوومە چی سیولە لە بانقەکانانە سیولە لە بانقایانی ئەو دوو ئیدارەیە یعنی داهاتی سلێمانی پارەیتیانە بانقی سلێمانی لەبەر ئەو دوو ئیدارەیە ئیجا هەر ئەوەیە کە من پێ دەڵێم یعنی ئەگەر وەزارەتی کشت و کاڵ هەر قەرار بداوی ئێرە جێبەجێ نەکرێ ینی هەتا بەو کەمەکەمە مەترسیەکانی سەر نەخۆشخانەی دڵ هیوە مەسەلەن ڕێگە کەمەکەمە داهاتە بەڕێ بکەن هەر مەترسی لەسەر موچا کورێسە هەر بەڕێ ناکەن هەرهیچی خوا بوو شتێ وەستاوە بە 100 مترێکە ماوە ئەوش لەسەر تەنەفوسی سناعیە جێکی هەیە ئەڵێن بەس ئەژی بۆ جیازەکەی لێکەی تۆ ئەمرێ دووسێ شۆفڵی لەسەر ماوە تەقەتەقەکەن و تەواو وا بە تا 40 ساڵی تر سەمەتی لە سلێمانی تەواو نابێ تۆ پارە تێ پارە ناکرێ بە پارەیەک ینی بۆ بوو ئەمانش حەلی تری هەیە لێرەیەک دنیا حەلی تر هەیە من پرۆژەیەکم حاضر حکومەت دەتوانێت حکومەت ڕێگەدا باسی ئەوکرێ کۆمەڵێک دەسەڵات بە تەواوی لە هەولێرن کاگەل لێ چۆنە ئەی ئازایی ئەمانە چییە من یەک نمونەی خۆمە بۆ باسەکەم ویستمان شتێ بکەین باش لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت قسەم کرد دیوانی ئەنجومەنی وەزیران زەویەکی زۆر باش هەبوو لە کەلار ویستم نەبرێ نەیبەن وەکوانی تر بۆ مەشارێ دراسەمان کرد بیفرۆشێ و بۆ ماستەر پلانە 30 ملیۆن دلار بۆ گەرمیان پیاکەین 14 مانگ پێشێسە من ڕۆشتم لەگەڵ ئیدارەی گەرمیان هەمووی کۆبووینەوە و سەرۆکی ئیدارە شار هەموو کتابەکانمان لەوێ تەواو کرد زەویەکەم جاکردنەوەی تاپۆکەی کتابی ئیدارەی گەرمیانمان هێنا بەرزیان کردو بۆ ئەنجومەنی وەزیان سەرۆکی حکومەت یەکی ئیمزایە ڕازین بەوەی ئەم زەویە بە پێی یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت بفرۆشێ 30 ملیۆن دلارمان بۆ گەرمیان خۆی پیا کرد ئەمان کردەمە بژایەوە زۆرە 30 ملیۆن دلار باوەڕەکەی 14 مانگە من چاوەڕێی ئیمزایەکی سەرۆکی حکومەتم یەک ئیمزا هیچم ناخۆ نامێ کەس نەجێگری سەرۆکی حکومەتمانەوێ نە پارەی مەرزمانەوێ هیچ پارێکمان ناوێ بەس یەک موافقەمان بدەنێ بە ئەم زەوێ بفرۆشین بۆ خەڵکی گەرمیان 14 مانگە من چاوەڕێی موافقەیەکی سەرۆکی حکومەتم ئەی باشە ئیژی تیمی یەکێتی و گۆڕان لە حکومەتە چی یعنی پرسم یعنی چڕە یعنی بۆ نایکەین کاکە بۆ نایکەن یعنی ئێمە بمانەوێ 30 ملیۆن دلار کەس زۆر شتی پێ بژێتەوە کاکە زۆر مهمە کورەیت نەبێ بەشی گەورەی ئەو جادەی پێتەواوەکەی کاکە ئەوەنە لە کەلار خەدەماتی پێ یەک دنیا 30 ملیۆن دلار کەم نییە ئەگەر ئەمە سەری گرتیان نموزەجەکە نەقڵمانەکە یەک دنیا نموزەی تری وامان دووبارەیە کردەوە و زەوی تریشێ شتی تریشێ وتمان وەکو دەستپێکێ باشە تۆ نایکەواتە ئەوش زۆرێکە لە ڕۆتیناتی ڕۆتینات نییە بەخوا کتابەکەشمان بەدەست مرد نەبوو کتاب و ناکتاب بکۆن بە چوومەتە کەلار تەواومان کردووە دوای کتابەکەمان بەدەست بردووە 14 مانگە گەمارەدانێکی ئاشکرا هەیە جێگری بە سەرۆکی دیوانم وتووە بە جێگری سەرۆکی حکومەتم وتووە بە هەمووی وتووە کاکە یەک ئیمزامان بۆ بکەن پارەمان ناوێت من دام نابوو ئەوە سەرگرێ ئەم پلانەمان لە ڕانیە دووبارەیە کردەوە لە سلێمان پارەی دنیامان پیا کرد بەسەوی ئەم بەڵام وەختی نابێ کاکە خۆ پارە ڕاکێشێ من ێستا ئەتوانم بەو جادەی سەدمەتی تاوکە مسلێمانیش ببوژێنەوە پارەش لە حکومەت وەردەگرم بەس کە کەسێ نەبێ بەدەمتەوە بێ کە کەسێ نەبێ پلانەکە تەنفیسکە چی لێ هەز ناکەی بە خۆی ڕۆتیناتەوە ئەو شتانە ئەمرێنرێن ئەبێ لێرە خۆیان ئازابن قانونی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت هەیە هیچ موافقەی ئەنجومەنی وەزیرانم ناوێ بەس شەفافانە ڕێک و پێکانە قانونە ڕاگیراوە یەک ئیشیان پێ کرد و وەستاندیان بۆچی ڕاگیراوە قانون قەرار ناتوانێت قانون ڕاگیرێ بەس قانون ڕاگیرێ بەڵام بە قەرارێک ڕاگرێت کە قەرار ناتوانێت قانون ڕاگرێ مەکتەبەکە و قەرار ناتوانێت قانون ڕاگرێ کاکە مەکتەب جیاوازە لەوە مەسە من زەویەکی زۆر باش مێ لێرە بی دەمەیەکێ بیکا بە شوقە و شوقەیە بدا بە 15 دەفتەر و خۆی 200 ملیۆن دلار پێ قازان چکە یانە خێر هەر ئەم زەویە بفرۆشم و کابراش بیکاتەمانشت و 50-60 ملیۆن دلاریش بۆ حکومەت کۆکەمەوە بۆ خەدەمات کۆکەمەوە ئەمە جیاوازە لە فرۆشتنی مەکتەبێ ئەمە زەویە نایابەکانە لە بری ئەوەی بیدەم بەموو بە و ئەی فرۆشم پارەکەیەکەمەوە خەدەمات کاعلی ئەمڕۆ یەکیشتر لە قسەکان ئەم دەڤەرەموویە بێ بە کرێچی حکوومەت بەڵێ کامێرەکانەوە بەڵام خۆ کامێرە تیژڕەویانەوانی کە تیژڕەوی تۆمارەکەن مەسەلەن لە دنیای هەیە جیاوازیەکەی چییە لەگەڵ من ئیش لەسەر عاتیفەی خەڵک ناکەم بەڵێ هۆشیاری ئەوەشم هەیە کامێرەی تیژڕەوی لە هەموو دنیا هەیە باش بەڵام کامێرەی تیژڕەوی دووسێهینیە جارێکە مەمە ئەرکی دەوڵەت ئەرکی کۆمپانیانی
من یەک نمونت بۆ باسەکەم حکوومەت یاریێمی کوردستان من لە 2016 دۆسیەکەم داوا بە محکەمە لە پارەی سلێمانی 94 کامیرە کڕە پارەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی چی لێ هات کەس محکەمە ئێبا بەو 94 کامیرە بخەرە ئیش ئەعلانی کە لە شوێنی دیاریکراوە داینێ ڕێک و پێک ئەعلانی کە شوێنەکان کوێن خۆ کامیرەی چاودێری بۆ کەمکردنەوەی تیژڕەویە بۆ پەیداکردنی پارە نییە سەقافەتەکە ئەمێ دوو لەم دۆخە خراپە ئەومان خەدەمات بازار زەخت لەسەر بازار هەمووی جادەوبان و توی 225 کامیرەی تیژڕەویە دەیتە کۆمپانیاک لە سا هەفتای داهات بۆ کۆمپانیا تاوکو پارەکەی خۆی دەرەکاتەوە ڕفعی ئەم کۆمپانیا ئەوەنە زۆرە 430 ئۆتۆمبیل ئامادەیە بکرێ بۆ حکوومەت یاریە بە پارەی خۆی نایکڕێ وەریەگرێتەوە پارەکە یعنی لەم وەزع خراپە لەسەر حسابی گیرفانی خەڵکی سلێمانی 430 ئۆتۆمبیل بۆ حکوومەت یاریە مەکڕێ چونکە یەکەم جار لە سلێمانی دانێ و تا پارەکەی خۆشی دەرەکاتەوە دوای من حسابی قازانجەکەم کردووە ملیارەها دینارە تا 15 ساڵ نزیکەی لە ساڵ 20 داهاتەکەیە بە تۆ کاتێک مەسەن من نەفسیەن علی حەمە ساڵح ملیۆنێ دینار غرامەیە کرێم ئەم ملیۆنە نابێ بۆ شەقام کە ئەبینم 700,000 ڕوا بۆ کۆمپانیایە زۆر قورسەلامە بەڵام تۆ کامیرەی تیژڕەوی هەبێ دیارە شوێنەکان ئەو کاتێک کە خەڵکەکەش غرامە کرا ئەعلانیەکەی ماگانە ئەڵێ ئەم غرامە بۆ چاکردنی ڕێگاوبانی خۆت هاوڵاتێکە لە یاساییە بێت بەڵام تۆ بە سیستەمی پوینت و پوینت کاکە تۆ لە ڕێگەی ڕانیە و سلێمانی هاتوچۆکەی وانە لە دوکانانێ گورە هەر کەمێکە ڕۆی دواندانرا کەمێ ینی لە بینی دوو کامیرەکەش ئەگەر 100 زیاتر بڕۆی ئەگیرەی نەڕۆی وریا بە سیستەمی پوینت یعنی ئەوە نییە کامیرەکە لێتدا سیستەمی پوینت و پوینت وایە هەر لە بینەکەش 100 زیاتر بی کامیرەشی لێ نەبێت تۆ گیراوی ئێبا بەخۆ کەس لە مۆزعە نەفسیا تەرکیزی 100% نییە بەڵام ڕوودا و کەم ناکاتەوە ینی مەسەلەن کاکە تۆ ینی لەبەرەوەی ڕسەد ڕێگەیە تۆ جادەکانی بەکەڵک نەما عین تۆ نایی جادەی چاک دروستکەی بۆی ڕوودا و کەم نەبێتەوە تۆ تالاندێ منطقار جادت نییە دوو تەرکیزی خەڵکی هاوڵاتیەک بەم نینە دووسێ جار لێتدا لە مانگەکە تەواو وڵی سەیری خۆمەکەم و خەڵکی تریش زۆر ئەستەمە لێی دەرچی ینی تەرکیز دەڕوا بەردەوامە بێت چاوێک لەسەر گێچەکە بێت چاکەی خۆش نادێت توش عادسەت کاسانی نەکە ینی بۆیە کاتی نەبوو ئەمە دوو ئەرکی لە هەولێر و دووەکدا ئەندرێ و هەمان سیستەمە درراوە بە کۆمپانیا بەڵێ بەش کراوە لێرە بۆ کۆمپانیەک لەو لاش بۆ کۆمپانیەکیت لەوێشدا ئەندرێ هەماشت دوای ئەمان دوای ئەمەی خەڵک لێرە ڕۆی و تێپەڕی ئەو جاوان بۆ لە سلێمانی پێشتر وەڵی جا دیارە برادران ئێرە زۆر سەختیان کردبوو لە ئەنجومەنی وەزیران چونکەمە بە موافقەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کراوە وەزارەتی ناوخۆشت نییە ڕبحەکەی زۆرە خێرەکەی زۆرە باش کاگالی زۆر باسی مەسلەی بڕیارەکەی دادگای فیدراالیە کرا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئێستا لە دوای ئەو خۆپیشاندانانەی سەدرەوە مەترسیەک هەیە ڕوە ڕاستەقینەکەی ئەم بابەتە چییە؟ ینی ئێستا ئەم خۆپیشاندانانە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و پرۆسەی نەوتی هەرێمی کوردستانە یاخود ئارامی طبعا بۆ دۆسەی نەوت بۆ ئەوانە طبعا دۆخێکی ئالۆز لە عێراقا دروست بووە تەرکیز لە هەرێمی کوردستان کەم بۆتەوە عێراق چی لێ دێ ینی تا بێن فریا هەرێمی کوردستان کەون بەڵام ئەو قەرارە هەیە قەراری محکەمەی و هەیە حکوومەت تەشکیل طبعا خەڵکی کوردستان بێ ناڕازی بێ ئەبێ خۆپیشاندان کە بەڵام من پێم وایە خواستی خەڵکی کوردستان جیاوازە لە خواستی سەدر ینی بڕاستگۆ بە من جیاوازیەک نابینم لە نێوان بەڕێی سەدر حەلبوسی مەسەلەن خەلیج و تورکیا لەگەڵ بەرەی مەسەن مالکی حەشتی شعبی یەکێتی ئێران ینی جیاوازیەکە و تویان نییە پاشان خۆپیشاندانی سەدر جیاوازە لە خواستی کوردستان خەڵکی کوردستانی سە خۆپیشاندان و ناڕزاییکە بۆ ڕۆشنی ئەم حکوومەتەیە وانە سەدر خۆپیشاندانەکەی بۆ مانەوەی ئەم حکوومەتەیە ئەڵێ حکوومەتی نوێ دروست نەبێ عین جیاوازە دوو واتە خواستەکە سیاسیە پاشان سەدر ێستا بەشێکی گەوریە لە حکوومەت نزیکەی 300 پۆستی هەیە لە حکوومەتە یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسکەم ئەوەی کە وەکو ماچینەی حکوومەتە ئەمانەی عامەی ئەنجومەنی وەزیرانە مەسەن یەک نمونە جایکیان وەفدی هەرێم لە بەغا هاتبوونەوە کاقوباتشیان لەگەڵ ئەم کۆبوونەیەکمان بوو باسی پشکی هەرێمیان کرد کازمی بە شێوەیە کوتی وەڵای من ڕازیم بەس ئەمین عامی ئەنجومەنی وەزیران ڕێگری دوورسەکە ئەمین عامی ئەنجومەنی وەزیران سەدریە بە بەردەم ئەنجومەنی وەزیران نادێن ئەمانەی عامەکەی دێن ناچن ڕێکەچنە پەرلەمانەوە تێگەی ئێ بۆ ئەو ناچی بۆ ئەو ناچ بۆ ئەوکی وانە ئەمە دوو پاشان
شتێکی تر ئەو لایەنەی بەرامبەری سەدر تەمان هەردوو لایەن میلیشیا و هێزی چەکداریان هەیە بێگومان جەماعەتی حەشد و ئیتار ژمارەی چەکدارەکانیان ئەمڕۆ حسێب کرد ڕێک 10 هێندەی سەدرە 10 هێندەی سەدر چەکداریان هەیە دوو هێندەی سەدریش دەنگیان هێنەوە بە دەنگ نەک بە کورسی کورسەکانیان چەندانەیە لە سەدر خاباتیان غەڵەت بووە بەڵێ چەندانن بەڵام بە دەنگ دوو هێندە بیرکەرەوە ئەم دوو هێزە لە یەک بن ئەوش دەنگدەری خۆی بێنێ و هێزی چەکداری خۆی بێنێ ئەمیش بێنێ دوو سەدر یاریەکە سەدر بە بەردەم ماڵی نووری مالکیات چ ناسنە ماڵ سەر ماڵەکەی خۆ ماڵی نووری مالکی ڕێک لە منطقەی خەزایەوە چی نەژووە بۆ لیوایەک لە ماڵەکەیەتی ناچن نەچوونە سەر ماڵی کامیان نەچوونە سەر ماڵی قەز عەلیش نەچوونە سەر ماڵی هیچیان مەسەن بارەگایەکی بێدەسڵات لەم لا بارەگایەکی لاچەب لەولا مەسەن وەکویان نەچی بۆ مەکتەبی سیاسی یەکێتی بەس مەقەڕەکەی باوانووریان بسووتین ئەمەیە من پێم وایە ئەمە لە نەتیجا کۆتایی پێدێ بەڵام بێ فشاری بۆ مەسلەی وزان نەوت مەسەلەن پێم هەردوو لاوی یەک بڕیارە بن مەسەلەن ئارام بەڵێ فەرقیان نییە کەس نییە بەقەدەر سەدر مەرکەزی بێ ها سەدر بۆ ئەوەی کە دەسەڵات لە هەریەم بسێن تا حکومەت تەشکیلە بێوچی وەکو عەقڵیەتی سەدر زۆر مەرکەزیترە لەمان ولا هەمان کاتە ئەمانیشوان ئێستا ئەو مڕەشەحی کە بۆ ئەنجومەنی وەزیرانە شیعە سوودانی ئەوش زۆر مەرکەزیە یەکەم زۆر بە توندی پشتیوانی قەرارەکانی دادگای فیداڵی عێراق بووە بۆ دژاتیکردنی دۆسیی نەوتیاری هەرێمی کوردستان واتە ناڕزایی زۆر باشە بەڵام ئەبێ خواستەکە دیار بێ خواستەکە بەسەن دژی زوڵم و فەساد دوامێ سەدر بەشێ بۆ لە حکومەت بە ئێساشەوە بەشێکە لە حکومەت وەک چۆن مالکی بەشێکە لە حکومەت وەک چۆن خەزعەلی ئەو بجیبە میلیشیایش میلیشیانی جیازەکان ئەوە نییە بوو بەڵام ئەوەیە ئێمە تینووی ناڕزاین هەرکێ ناڕزی بێ پێمان خۆشە باش بەڵام لە چەند ڕۆژی پێشووتر مثلەن چەند ساڕۆخێک ئاراستەی کۆرمۆر کرایەوە ئەمە وتیان پەیامی سیاسیە بەڕاستی پەیامی سیاسیان اقتصادی وەڵای من لێ تێناگەم بۆچی ئەگەر ئەمە حەشت بێ ئەم نوورەشی یەکێتی بێ حەشت یەکێتی بێنێ زۆر باشە وانە نازانم چییە ئەگەر بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ دۆسیی غازە و لەوەعیوە بێ ئەی باش عێراق وەتوانێت قەراراتی ترکە جوڵەی ترکە ئەو داواکەی وەزارەتی نەوتیش لەسەر تورکیا هەر بەس حکمی ماوە بەس حکومەکەمەوە واتە دەریشەکە لە بەرژەوە بڕیارەکان تەواو وەڵا نازانم بەس پارەکەش زیاد کراوە بۆ 30 میلیارد دلار ئەگەر ئەوە لە بەرژەوەندی عێراقا بێ و دژی تورکیا بێ گورزێکی ترەدا لە دۆسیی نەوتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان زۆر باشە کاک عەلی لە هەرێمی کوردستانش باسی خۆپیشاندانەکرێ خۆپیشاندان لە هەرێمی کوردستان بە چ ڕێکارێک بەڕاشکاوی مثلەن خۆپیشاندان لە هەرێمی کوردستان ڕەوایە پێویستە گەندەڵی زۆرە نادادیەکی گەورە هەیە لە کوردستانە بە تەواتی دوو طبقەی گەورە دروست بووە طبقەی زاڵم و ستەمکار لەگەڵ طبقەی مەزلومین ئەوەی کە ملیاردێرەوە ئەوەش کە داوی نییە عملیاتەکەی پێ بدوورنەوە بەڵام دووسێ شتەیە بێ بکرێت کەم خواستەکە دیاربی چیتەوی سن هەڵەشانەوەی حکومەتمەوێ ڕۆشنی حکومەتمەوێ تارگێتەکەش دیار بێ بۆ کوێچی مەسەن بۆ نمونە سەدر لە هەموو قەزا و ناحیەکانەوە خەڵکی کۆ کردەوە بۆ بەغدا باش وانە تۆ چیەکەین ئێمە ئەتوانین خەڵکۆکەینەوە لە ئەنجومەنی وەزیران لە هەولێر لە سلێمانی لەکوێیکەین لە پارکی ئازادیەکەین یا لەبەر مەکتەبی سیاسی یەکێتیەکەین یا لەبەر نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەتێکین تێگەی واتە ئەبێ خواستەکە دیار بێ هەدەفەکە دیار بێ میکانیزمەکەشت بۆش دیار بێ ئەگەر نا وڵای دۆخی یاسای کوردستان ینی وەزعی خەڵک خراپە من ئەزانم لە بەغا ئەگەر خەدەمات و شت باشکەی ئێرە لە بەغا باشترە وەک چۆن موچە باسکەی بەغدا هەرچەند ئەم 5-6 مانگە موچە بەراورد بە ساڵانی ڕابردوو هینەیەکی تیاکرا بەڵام لە کوردستان نەعەدالەتی زۆرە کێشەکە وەیە نەعەدالەتی زۆرە لە کوردستانە یەکێک دێ لەسەر حسابی زەوی کوردستانە بێ بە ملیۆنێر خەڵکێکشیە نان نییە بێ ینی تەنیا ئەوە نییە خەڵکێکەیە معاشیشی هەیە و ژیانیشی دابینە بەڵام نەعەدالەتی هیچ جوڵێنیە باش کەواتە چارەسەر چییە بۆ ئەوەی کە ئێمە لەنا ئەو دۆخە هەستیارە ئەوە ڕەچاوکردنی دۆخ و ژیانی خەڵک ینی وانێ نێت بە خۆپیشاندانێک کە وەکو ماوەی ڕابردوو خەڵکێکی دڵگەرم کە بەڕاستی لەمسی عەدالەتەکانی کردووە بچێتە بەردەم بارەگایەکی حزبێکی هیچی پێ نییە مەسەلەن شتێکی بەسەر بێ خوانە کردا بریندار بێت وەلحاصڵ هەر شتێک ڕوو بدە خواستی خەڵک ڕەوایە بێگومان ئەبێ قیادەیەکی جدی ئازای عەقڵانی ڕابەراتیان خواستە بکە لە کوردستانە هەیە من نایبی لە حکوومەتە مەسەلەن لە کوردستانە وەڵی نا بەبستم حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی یەکێتی و پارتیە بێ کۆتایی بە هەندێک بابەت بێنن یعنی مەسەلەن
ینی ژیانی خەڵق کاکە خەڵکی یێری خۆ چیەوێ لەمانە مەسەن ئەڵێ کاکە دەستی وەردان لە دادگامەکەن ئەیکەن بکاکە سوپاس سوپای ئەم وڵاتە مەسەن بۆ نمونە کاکزانە ئێمە لە سلێمانی نیە ئێشە مەسەن نەسری هەرچی هێزی ئەمنی سلێمانی هەیە لە باجی ڕسوماتی خەڵکی سلێمانیە بە کۆماندۆ بە دژە تیرۆر بە دەستگا بەچی بۆ ئەم هێزەی یەکێتی ئەی بۆی هەمومان نەبێ بۆی هەمومان نەبێ بۆ بە حەزبی بچوو یەک دوو ئەی بۆ ئەمە بۆ مەحکەمەش ڕاستە ئەمە بۆ کۆی دەوائیرەکان ڕاستە ئەمە بۆ ئاسایش ڕاستە بۆ هەموو حکومەت یاریێم و هەولێریش ڕاستە تۆ سوپارڕێک دەخەیتەوە و دادگا ئەبێت لە دەسەڵاتی توا بێ و بەرپرسەکان خۆیان میلیۆنێر بن بەڵام خەڵکێکە بێ ئاو نەبێ بیخواتەوە لە چەند چەماڵە وڵڵە ئێمە لە لەحزەیە کاتەقێتەوە تۆ ینی تۆ سێکە لە نەتیجا نەخۆشخانەکان نەمێنێ سەرەتانی بێ هەر بمری نەخۆشی دڵ بێ هەر بمری نەخۆشی چاو بێ کوێر ببی لەولاوە کێشەی موچەت بۆ دروست بێ کێشەی ئاوی خواردنەوەت بۆ دروست بێ کێشەی کورە لە من لەحزەیە کاتەقێتەوە ینی خۆروان نابێ حەکیمانەوەیم دۆخە چارەسەوی بوو کەس نازانێت چی خۆلوانی باشتریش نەبێ لەوانەیە خراپ بەخۆلە لەدا خاڵێت چییە بێ باب بێ خۆمان لە کورداڵێ کورە چی ئەبێ باب خەڵک نەگا بە باش چی بۆ ساڵی داهاتولانی کەم چی کۆمەڵی قەرار شتەکان باشەکە چی خراپتریەکە طبعاً ئەگەر لەگەڵ عێراقا ڕێنەکەون دۆ خێریم زۆر خراپە بێ من پێوە دانگانی خوارەوە لەگەڵ عێراقا ڕێن بە هەموو ئاڵۆزیانی عێراق بەڵێ لە عێراق دەوڵەتە لە نەتیجا عێراق بانکی ناوەندی هەیە عێراق توانێت قەرزکە توانێت دەگی هەیە عێراق یەک دنیاشتی هەیە تۆ چیتێ هیچت نییە ئەگەر لەگەڵ عێراقا ڕێنەکەوی کاکزانە ئەم نرخینەوە دابەزێ لە منی وەرگرن دابەزێ ئێمە طبیعی نییە طبیعی نییە نرخە طبیعی نەوتە بێت لە نێوان 60 بۆ 70 دۆلارە وای لێ بێت تۆ موچەت پێ ناتێ هیچ خەدەماتێ نامێنێ لە کوردستانە حل ئەوەیە خۆ ببەسیتەوە بە سندوقی دارە یعنی من دایمە کاکنەوشوانی شەوی ئەیت بۆ ئەوەی هەرێمی کوردستان پارێزا بێ بەشێ بێ لە عێراق کە بەشێ بی لە عێراق تورکیا و ئێرانیش ناتوان پەلامارێتە وەک بە چوارچێوەی هەرێمی کوردستان بەشێ بە لە عێراقی فیدرال ئەشتواندرێ بۆ دۆسیە و مەلەفە ئاڵۆزانی نەوتەوە لەگەڵ عێراق ڕێکەوی ئەگەر هەرگەر کامی حق نەبێ بۆ ناتوانێت بۆ ناتوانێت تۆ یاسای نەوت و غاز با دەرشێ لە عێراقا حق و قانونی من دیارە با سۆمۆ نەوتی ئێمە بفرۆشێت چ مشکلێتیە بەڵام شایستی وترێک کە قەترە نەوتێک تەسلیمی عێراق بکرێەوە قەوار هێرم کۆتایی پێدێ زۆر قسەیەکرێ سەردەمێک نەوتمان نەبووە ڕاستە و خۆ هەناردەیکەین هەرێمی کوردستان لێستا بەقوتر لێستا بەقوتر لێستا بەقوت 2012 هەرێمی کوردستان لێستا بەقوتر نەبوو 2010 بەقوتر نەبوو باش دوا سەرنجی بەڕێز وڵا دوا سەرنجی مێداوەیە من هیوام وایە ئەوانەی کە نوێنەرایەتی ئەم سنوورەیەکەن لە حکوومەتە لەم مەترسیە تێبگەن کە لەم سنوورە ئەڕۆ بەخوا ناچێتە سەر ئەمە چکە من ئەزام خەڵک چەند مادووە ینی تۆ لێبێ لە کەلارەوە نەتوانی بێ بۆ سلێمانی ڕێگە نەبێ ئاو نەبێ خەدەماتەکان نەبێت دەرمان نەبێت نەخۆشخانە نەبێ ئەم دۆخە خراپە کێشەی بەدەوا دێت ئەبێ بە شێوەیەکی بەرپرسیانانە لە دەرەوەی مجامەلە و شتوانە ئەم دۆخی ئابلوقە لەسەر سلێمانی چارەسەرکەی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەندامی پەرلەمانی کوردستان ستا پێشتەوترێک حاجی بۆی زیاد بە پێشش سپاس کاکانی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.